طبعا دزیەکان لە سۆران لە کۆی پێنج دزی نزیکەی 16 ملیۆن دیناری دزی بوو کە دانی پێداناوە ئەم تۆمەتبارە لە کاتی دەستگیرکردنی و هەروەها لە سنووری سۆران لە کۆی نۆ دزی نزیکەی 37 ملیۆن دینار و 37 ملیۆن و 700 هزار دینار ئەمە لەلایەک و 30,000 دۆلاریش لەلایەکی تر کە دانی پێدانا دزیوێتی لەو دزیانەی کە کردویەتی. دوای نزیکەی 2 مانگ لە دزیکردن لەناو قەزای ڕەواندز و قەزای سۆران لە ڕێگەی متابعەکردنی کارمەندانمان بە ماوەیەکی زۆر کورت نزیکەی 20 ڕۆژ متابعەکردن و چاودێرێکی وەرد و هەروەها سوودوەرگرتن لە کامێرەکانی چاودێری سوودوەرگرتن لە هەواڵدان و پێڕاگەاندەکانی هاوڵاتیان لە هەردوو قەزای ڕەواندز و سۆران توانیمان ئەو دز دەستگیر بکەین و بیدۆزینەوە هەرچەندە ئەو دزە دەرفەتی لەو شوێنانە وەرگرت بوو کە کامێرەی چاودێری نییە و شێوازێکی نوێی دزیکردنی ئەنجام دەدا کە پێشتر لێرە ئەو شێوازە بەو شێوازە دزیکردن ئەنجام نەدرا بوو بەڵام بە توانای ئەفسەر و کارمەندانمان و شەونخونیان توانرا دۆزرێتەوە دەربازنەکە بەدەست دوو دزی زۆرا و زۆر بوون یعنی لە کاتی دیاریکرا بوو گروپیش نەبوو ئەو دزەکەی دیکە دانیشتووی هەولێرە کۆمەلگەی شاوێز لەوێ هاتووە دزی ئەنجام داوە دزەکەشی بە ڕۆژ ئەنجام داوە لە کاتی بەیانیان دزەکەی ئەنجام داوە بێ ئەوەی ئەو خەڵکانە هەست پێ بکەن کە کاتەکەی کە کاتێکی زۆر دیارە ینی خەڵک بە دەرێەوە قەڵەباڵغی هەیە بەڵام دەرفەتی لەوە وەرگتووە خۆی بزر کردووە کۆمەڵک ڕێکاری زۆر تایبەتی بەکارهێناوە کە پێشتر لێرە ئەو ڕێکارانە دزەکان ئەنجامی نەداوە بۆیە هاوڵاتیانیش وایان هەست کرد بووکەوە ئەوە گروپێکی زۆر گەورەیە و کۆمەڵک وەسائیلی عزیزەی بەکاردێنن ترسێکی زۆری لای هاوڵاتیان دروست کرد بوو بەڵام لە ئەسڵ دزەکە زۆر سادە بوو تەنها فێڵی لە خەڵک کرد بوو لە فێری لە کاتەکانی هەڵبژارد بۆ ئەو کاتانێک کە پێی گونجاو بووە خەڵکەکە هەستی پێ نەکرد.